پاش زنجیرەیەک کۆبوونەوەی چڕوپەر و پەیوەندی بەردەوام لە نێوان هەردوو وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لەبەر ڕۆشنایی ئیتفاقی سیاسی نێوان هەردوو حیزب و لەسەر بنەمای بەشداری کاریگەر لە دەستگاکانی حکوومەتی هەرێم و حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ پاش نیۆڕۆ و پاش پەیوەندیەکی تەلەفۆنی دۆستانە و دڵسۆزانە و مشورخۆرانە لە نێوان هەردوو بەڕێزان جەنابی کاک مەسعود و جەنابی کاک کۆستات توانیمان ئێمە هەردوو وەفدەکە و لە ڕێگەی پەیوەندیەوە بگەینە تەفاهم و لێکتێگەیشتنیشی بنەڕەتی هاوبەش بۆ شوێنی یەکێتی و پێگەی یەکێتی لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بە سەرۆکایەتەکان و هەموو وەزارەت و دەستەکانەوە و بڕیارەکە لەم ڕۆژانەی نزیشی بەردەممانە دووە سیغەی نهایی ڕێکەوتنی ئێمە و برایانی پارتی لەسەر ئەو مەسەلەیە ئیمزا بکرێ و کۆتایی پێبێ و ئەم ڕۆژ هەر بەو بۆنەوە و بۆ دەستپێکردنی پرۆسەکە بڕیاررا کە فراکسیۆنی ئێمە لە دانیشتنی پەرلەمانە بۆ یەکەم جار بەشداری بکە و بێ بەشێک لە قسەکردن و مناقەشەکردن و لە دواییشە بڕێران لەسەر هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم وەکو یەکەم هەنگاوی فعلی بەرەو دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوەش سەرفراز بن.